ئۆتۆمبیلی بارهەڵگرن ڕیزیان بەستووە بۆ ئەوەی نۆرەیان بێت و لە سنوور تێپەڕن. من ئەو ڕوونەدانە ڕۆژە من ئەو ماشینم بارکردەوە بەبارەوە بە 26 باری ماشین مەعالێردا ڕاوەستاوە. ئەوان دەڵێن چەند ڕۆژێکە لە مەرزی حاجی ئۆمەران ماونەتەوە، بەڵام شوێنەکە بێخزمەتگوزاریە و هیچ پێداویستیەکی مانەوەی لێ نییە. لە کاتێکدا لە گەراجیش هەر بار هەڵگرە و بڕێک پارەی لێ وەردەگیرێت. ئەمە ئێستاکانە 9 ڕۆژە ئەمە هەستاوین لێرەدا ڕاوەستاوین دەو خاک و خۆڵیدا پارکینگێکمانەیە 15,000 مان لێ دەستێنە بڕۆ چاوی لێکە فقط داروبەردا ماشین دەچێتێ تێوی کولان تایر دەتەقێت بۆ دەبێ ئایا ئاو بێ بۆ دەبی پارکینگێک بە حەمامێکی نەبێ بۆ دەبی ئیمکاناتێکی نەبێ. تقریبا ئەوڕۆکانە دروست بەڵێ 8 ڕۆژەماەوە لێرە ڕاوەستاوین بەئێستا ناو پارکینگینە ناو پارکینگی کە بەئێستا لەوێ ڕاستی هیچ وسعەتێک نییە گوزەرانێک لەوێ نییە لەوێ بەئێستا ساعەمان کە بەئێستا پارکینگێمان لۆدانرایە نە حەمامی هەیە نە جێگای ئیسراحەتی هەیە. زۆرینەی ئەم بار هەڵگرانە نەوتی ڕەش و نەفتا و گاز و قیڕیان لە هەولێرەوە هەڵگرتووە. لە مەرزی حاجی ئۆمەرانەوە دەیگوازنەوە و بە نرخێکی کەمتر لە نرخی بازاڕی جیهانی دەفرۆشرێت. ئەمەش پابەندبوونی حکوومەتی عێراقی بە بڕیاری کەمکردنەوەی بەرهەم لای ئۆپێک خستۆتە ژێرپرسیارەوە. ئەمە قیرمان بار کردووە لە هەولێرەوە بۆ تورکیا. لەعانەوە ماوە 8 ڕۆژە لە پارکینگی ئەمە 7 ڕۆژە بەبارە و خولاسە تا دەچی بار دەکەی دەگەڕێەوە دیەوە ئێرە بەخوای دیسان دەبێت 3-4 ڕۆژ پێ دیسان دەبێت 7 ڕۆژ 8 ڕۆژ حدیە قەلەکەی 7 ڕۆژ. پۆرزادی ماز ئاربی لە بارم بار کردووە لە هەولێری عێراقەوە بۆ هەڕاتی ئەفغانستان بە نزیکەی تەنی 140 دۆلارە، بەڵام بارودۆخ لێرە زۆر خراپە، زیاتر لە 7 ڕۆژ لە ڕیز وەستاوین. بەپێی زانیاریە نێوخۆیی و راپۆرتە نێودەوڵەتیەکان ڕۆژانە لە هەرێمی کوردستانەوە 200,000 بەرمیل نەوت بە تەنکەر و بە نیوەی نرخی جیهانی لە ڕێی ئێران و تورکیاوە دەفرۆشرێت. نە حکوومەتی ناوەندی دەسەڵاتی بەسەردا هەیە و نە لە نێوخۆشدا چارەنووسی داهاتەکەی دیارە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.